ئێمە ئامانجمان ئەوەیە کە ناوی کوردستان پیشانی هەموو دەوڵەتان بدەین کە ئێمە کچی کوردیشەیە کە دەوڵەتی خۆمان بە پێش بێخین یان با بڵین شاری خۆمان بە پێش بێخین ئەوە لە بۆمە جێگای شانازی و فەخرە کە هەموو دەوڵەت ببینی کە کچی کوردستانی خێزانەکەت هەموو لێرە بوون دایکت باوکت خاڵت و خوشکەکانت تا چەند گرنگە ئەوانە کە دێن هانت دەدەن ئەوانە لە بۆ من پاڵپشتێکی زۆر گەورەنە هەر ئەوانش ئەمنیان گەیشتە و ئاستی ئێستاکە بەجددی یعنی هەستێکی زۆر خۆش ینی گریان لێرەمە کە دایک و باوکم لە دیار یاریەکانی ئێمە ئامادەن هەندێک ئەو یاری لە هەر یارێکە کردیتم خانەوادەکەم ئامادە بوو. کە دوایە پاڵپشتی نیوەی سەرکەوتنەکان دەیبەستیتەوە بووان کە ئەوان پاڵپشتی دەکەن بە تاکیدیە هەموو کەسە کە دایک و باوکی لە پشت بێ سەرکەوتنی وانە دوعاکانی دایک و باوکمانە. هەندوو کچم لێرانەیە سارە و شیلا داچیوانم هاتووی هانیان بدەیت بۆی سەر بکەون وەڵا کاتم های نادەم و سەرکەوتوو بن نازناوی بەدەست بینم. باشە لە یاریەکە یعنی پێم وایە یاریزانی باشن لە ماڵەوەش ئەوە باشن لە بۆ بکارەکانی ماڵەوە ئەرێ وەڵا لە مارش هەرموو شتەکان لەسەر شانی خۆیتان کوڕی کچیشن لە ماری هەمویان زۆزی شوار لەسەر شانیوانە هەفتە ڕۆژ ڕۆیشتی لە من پەڕوبارم شکار هاوکاریان ناکەی بۆ ئەوەی ڕاهێنانەکانیان بە باشی بکەن بۆی ئەنجامی باش بەدەست بێنن ئەرێ وەڵا هاوکاریان دەکەم زۆر بارپشتیانم بەس بابیشان زیاتر بابشتیان دەکە لەگە مام و برایەکانی هەر یاریەکیان هەبێ ئامادە دەبی ناو یاریگا هەر مەجالم هەبی هاتیمە لەو دەوەکوانش زۆر زیت چوویمە